جنە من نە شێخزادەم نەمیر نەبەگم جنە من نە شێخزادەم نەمیر نەبەگم کوردم لەم خاکە چەقی وەڕەگم زاڵمە جنە من نە شێخزادەم نەمیر نەبەگم کوردم لەم خاکە چەقی وەڕەگم سرم قەندیل و سەفین باڵامە خوێنم ئاوێتەی خاک و ئاڵامە خاک و ئاڵامە جنە من نە شێخزادەم نەمیر نەبەگم کوردم لەم خاکە چەقی وەڕەگم سرم قەندیل و سەفین باڵامە خوێنم ئاوێتەی خاک و ئاڵامە جنە بەم شێوە هاتووم بەم شێوە دەڕۆم جنە بەم شێوە هاتووم بەم شێوە دەڕۆم نانی کۆیلێتی و ژێردەسی ناخۆم ئەی زاڵم ئەی زاڵم ئەی زاڵم جنە ژیان هەرچەنە قورس بێ هێشتا لام سووکە هەموو خاکی کورد بۆ من کەرکووکە ئاخ زاڵمە ڕاستم پێ بڵێ مەلولگیان بۆوا داغداری ڕاستم پێ بڵێ مەلولگیان بۆوا داغداری عەزیزت کوێیە بەوانم وا بۆی خەمباری عەزیزت کوێیە مەلولگیان وا بۆی خەمباری هەی دەمەگری مەگری مەلولگیان گریان گرانە هەی دەمەگری مەگری مەلولگیان گریان گرانە ناردەمە بۆت بێ مەلولگیان دەستیاری بانە ناردەمە بۆت بێ بەوانم دەستیاری بانە چۆن وا دەبێ مەلولگیان خەرکم کەی دەکەم جا چۆن وا دەبێ مەلولگیان خەرکم کەی دەکەم مەیدەم پێ بدەی بەوانم یان زۆر یان کەم مەیدەم پێ بدەی مەلولگیان یان زۆر یان کەم
بس بيو بس بتشوم الرجال بس بندوينا بس بيو بس بتشوم الرجال بس بندوينا بس بتي لي تشاوم الرجال زرق دربينا ويبتي لي تشاوم الرجال زرق دربينا دم مقري ملرجال قريان قرانا نارد مبود بيبوانم دسكاري بانا نارد مبود بملرجال دسكاري بانا دەستان خۆش بێ بەخێر بێنەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست لە گەڕامیدیا دوای دابڕانێکی ماوەیەکی باش بەڕاستی بەهۆی یەک دنیا کێشەی تەکنیکیەوە هاتمەوە خزمەتان بە هاوکاری هاوکارانم کاکە ڕێباز و کاک بورهان و کاگالان و هەموو ستافە خۆشەویستەکە کاکە دیاری باڵەبان و هەموو خۆشەویستانی لێرە هاوکاربان کاگامات برادەران مامەهێرش کاکە بورهان خۆشەویستانم ئێمە ماوەیەکیش باش دابڕین لە ئێوە بەڵام دڵنیاتان نەکەین لەمەولا لە خزمەتان نابین ئەمانەیە هەموو ساتەکانتان پڕ بێت لە خۆشی و گۆرانی و خزمەتی کولتور و هونەر بەرنامەی نوێی هونەرستان ئەمڕۆ پێشکەشەکەم زۆر دڵم خۆشە کە یەکەم میوانی بەرنامەی وەرزی نوێم کاکە داوجێژوانیە لە شاری کەرکووکی خۆشەویستی هەمومان شاری کەرکووکی گلێنەی چاوی هەمومان شاری کەرکووکی قوسی کوردستان ئەو مۆسپەی کە کراوە خۆشبەختانە دڵشمان خۆشە هەر باسی کرد لە شعرێکی مەقامەکەیە باسی کەرکووکویە لە گۆرانیەکەیە کاک داوت بەخێر بی زۆر سپاس ماوەسەرجان بەڕاستی من دڵم پڕام چەند ڕۆژەکە ناو کەرکووکە بینم کوردایەتی مەبینی زۆر سێر بوو باش بێنی جاران بۆیە حساسیەتی حیزبایەتیە بوو بەڵام جارەوەیکیان بینی کوردایەتی هەبوو هەرچەنە بەداخەوە هەندێک وەزعەکان بە شێوەیەکە هەندێک دەنگی کورد سوتا بەداخەوە جینا کورد زۆر لەوە باشترە بوو ئێمە پێویستمان بەوە هەیە بە بەرچاوی هەموو دنیاوە گەورەترین شەڕ لە غەزە و لە وڵاتانە ڕۆیە لەسەر خاک لەسەر خاچی پیرۆز ئەمە خێرە ئەو خاکە پیرۆزەمان کە ناوی کەرکووکە بەو هەموو بە نرخەیەوە کە خاوەنی گەورەترین سەرۆتی نیشتیمانیە بۆ ئێمە دیفاعی لێ نەکەین بە بەرچاوی هەمومانە بینیمان چۆن بە 50 کەس دەگەنجێکی کورد دەیان دوێنێ دیدارەکەین بینی تەنها لە بەروی جلی کوردی لە بەرابووە ینی ئەبێ هەمومان کەرکووک قودسێتی بۆ بگەڕێنەوە شکۆی بۆ بگەڕێنەوە زۆر خۆشحاڵم زۆر کامڕۆ تۆ لێرەیت یەکەم بەرنامەشمان بۆ کەرکووکە بۆ کەرکووکەی خۆشەویست سەلامان بە هاوکاری هاوکارانم کاکالان ڕەفیقی بەتوانای ژەنێری زەڕ بوو ئەندامی کارای کۆمەڵی هونەری ملی و ئەندامی دێرینی و کۆمەڵەیە کاکە ڕەزام لەگەڵایە ئەوە دیدارێکی قەرزارین یەک بەرنامەی تایبەت کاکە ڕەزا شوورەتەکە من ناڵم نازانم مەگە شوورەتەکە ڕەزا دەلێری کاکە ڕەزا و گەنجە جوانەی مۆسیقای سەرشەقام پێشکەشەکە کە لە هەموو دنیاە ئەم مۆسیقایە زۆر بە نرخە حەزەکەم زانین ئەم هونەرە من لە ژیانمە یەکجار شانسی ئەومە بووە سەفەرێکی ئەوروپام کردووە باشترین گروپەکان گروپی ئۆرکیست گروپی مۆسیقای سەمفۆنی گروپی تاکژەن ژەنیارەکانی ئامێرە زۆر بەتوانە فودارەکان چەلۆ کەمانچە لەو سەر شەقامانە مۆسیقا پێشکەشەکەن خەڵک بەڕێز و حرمەتەوە ئەوەستێ بەلای هونەرەوە وە سەیرەکات گوێ ئەگرێت دوایش پاداشتێکیش پێشکەشی هونەرمەندەکە کە هیوادارم لێرە لەوە تێبگەن کە ئەو گەنجە بەو ئامێرە جوانەوە لەسەر ئەو شەقامانە موزیک پێشکەشەکە ڕێز لە هونەرەکەی بنرێت ئیشەڵاو بە دیدارێک تایبەت مەبێت لەگەڵ مامەڕەزای باسیەوانە یەکەین و هەروە ژەنیاری بەتوانە کاکە ڕێواری باڵەبان کە گەڕیان میدیا و کۆمەڵی هونەری میدی یەک دنیا قەرزاری هونەرەکەی ئەو کاکالان و هەموو برادرانە ئەو کە زۆرترین هاوکارمان بووە زۆر بە قسە و باز بەرنامەکە ناکوژی نەچینی لای گۆرانیکتر بەڵام دواتر زۆر پرسیارم هەیە بۆ کاک داوت بەڵام حەزەکەم خەڵک بزانە کە ئەمڕۆم بەرنامەیە لەگەڵ هونەرمەندێکەکەم خۆی ئەوی کەم بزانام زۆر سەرسامە بە ناسەڕی ڕەزازی وا هەستەکەم ینی تقریبا هەوڵیاوە لە ستایلی شەلۆ بچێ وایە کاک داوت گومانیتیانە بەڵێ بە شانازیەوە بەڵام کە من شەوانە لایڤەکانی بینم یا بەرهەمەکانی بینم هەرچەندەمیش ئەندامێکی کارای کۆمەڵی هونەری ملی کوردستانە لە لەقی کەرکووک ئەوەی کە منی بینم گۆرانی حەسەن زیرەکی ژەڵەیە گۆرانی گەرمیانی ئەڵێت جا من بەڕاستی لەبەرەی ئەوە کەفوکوڵی کەرکووک لە دڵمایە حەزەکەم بچینە لای قەتار و خاوکەرەکەی کەرکووک ئەنجا بڕۆین کا گورانی ژوای پێ باشە کاک داوت دەتوانانی لە گەرمێنەکانیشە بەسەر انشاءالله
چینە لای قەتار و خاوکەرەکە انشاءالله بەتێک دوایش چ بەستەیەکە بۆ دانای ئێمە خۆمان لەگەڵ کێشە نابێت خۆشەویستانم بەرنامانە باوەڕتانە بە هیچ ئامادەکاریشی بۆ ناکەین چونکە کاتمان نییە ئێمە لە کەناڵەکان ئەو کەسانی کە موزیسیان نوکو ئێمە کارمەندن موچەیان هەیە ئیشەکەی هەر ئەوەیە لەبەر خاتی موچەکەی بێت لێ بێت ڕۆژە پێشەوە دوو ڕۆژ پێشەوە پرۆڤاکەن ڕایەنان دەکەن بەڵام کاگەلان وەکوزان بەخۆبەخش چەند ساڵە لێرەیە کاکڕێبوار ئەم ژەنیارانە لەبەرەوە هەمومان ئەوەیە کە بتوانین بەداوای لێبوردنەوە جارویە سعاتێ پێشەوە هونەرمەندەکە ئەم خۆشەویستە لە کەرکووکەوە ئازێتی کێشاوەکە ئەم هونەرمەندە دەنگخۆشە بۆ خزمەتیەوە ئالان فەخرەدین دەستخۆشی نادۆ سپاس دەکەم ڕەشید نادر دەستخۆشی نردووە محەممەد بەکر حەمەی کاشی هونەرمەندی دەنگخۆش دەستخۆشی نردووە ئەم بەرنمەیە بۆتە جێگای دڵخۆشی خەڵکی شارە حیاتەکە سپاس کاکە حەمەجان ئەچین لەلای مەقامی قەتار و خاوکەرەکە و بەستەیەک لە خزمەتە نەبین. زارك نماي وسري وقت داو ابني وباني جكزامي سكت داي شكل زردن فريد ودار الباب برمي هراف دردن مواجهن پاییز برچەکە زەردەن پەڕەی دڵداران بابرم هەر ئاخ و دەردەن ڕۆی ئارێ کورەگای ئاماونە لامان دڵم پەیتەگەن نەشم بێتاقەت بابرم زوبانم لەنگەن من ببرم تو نمری دخیل دڵتم مای ڕاوەستاوە لەو لانە قوربان دەسیلەکە مەردانە ڕاوەستاوە لەو بانە قوربان دەسیلەکە مەردانە دەسی لەو کایە مەردانە وەڵا دڵێکی جا سوڵتانە عەمەرەکەم چاوەکەم تەگی
خۆمت بە قوربان دەکەم ئەگەر بمدەیت تێما چێ عەزیز خۆمت بە قوربان دەکەم أبروي رشيد خيالي بروان الشايوي كالي قربان أبروي رشيد خيالي حسن شاوي هلا يا ديني دلي هجار دستيني حسن شاوي هلا يا ديني هجار دستيني عمركم شاوكم تقيبي روبوتوي داكم أقرب مديتي ما شيء خمد بقربان داكم أقرب مديتي ما شيء والله خمد بقربان دەکەم هەمولاک بەخێر بێنەوە دەمە خۆش بێ کاکە داود ئاخر باشە ئەوەی کە گوێی لە میلۆدیە بێ لەم مەقامە لە قەتار و خاوکەر لە ئەڵڵاوەسی لە خورشیدی لە ئای لە خەناوات چێ ئەتوانە نکۆڵی لە کوردستان بوونی کەرکووکە ئەی باشە وەرەسەی مێژووی داودەیەکان سەڵات داودا مێژووی ئەڵڵاوەسی مێژووی قەتار و خاوکەر مێژووی شکور خەیات پاراسی جوان مێژووی ئەم هوەرە جوانە ئەم هوەرە جوانەی مەقاماتی گەرمیان بە درێژایی هەموو مێژووی کوتەنان هابەش خۆممە نەزانین هەر کورد بووە یعنی ئەمانە ئەگەر باسی ئێمە سیاسەتیش نەکەین لە کەرکووکە ئەم هوەرمەندانە کە بەردی بناغی هوەری مەقاماتن لە کەرکووکە تەنانەت جاران مەقاماتی عێراقی حاجی هاشمی ڕەجەبوانی ئەترافیان بە عەلی مەردان و بە ئەم مەقامە ڕەسەنانی ناو کەرکووک و گەرمیانەکان کردووە وەڵی کە جۆ لە میلۆدیانەیە بێ هەموو ڕەحیماوە شۆڕجە و ئازادی و یەکسەرەمان باتەوە بۆ سەر کەنارەکەی خاسە و بۆ گەرمیان و ینی کەرکووک بەڕاستی بەشێکی دانەبراوە لە کوردستان دڵی خۆشکردی نەبڕۆ بەم مەقامۆینا کاکە یاسی قەرەداغی ئەڵە ساڵ ڕێز و خۆشەویستی مێ بۆتان بۆ کاکزا بۆ بەڕێز و گشت میوانەکان لە سویسراوە تا کوردستان کاکە یاسینگیان سڵاو بۆ تۆ لێرەوە تا سویسرا خۆشحاڵین کە لە دەرەوەی وڵاتی ژێوەمان بینن ڕووناک ئەحمەد گوڵەکی نادۆ سپاسێکەین شەماڵ کەرکووچێ لە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن کاک ڕەحمانی حاجی ڕەحیمی پێنجۆنی لە بەرلینەوە هەموو جارە بینەری بەرنامەکانمان و سڵاو ڕێزی نردوو بۆ کاکە داود بۆ میوانەکان هەر لێرەوە تا بەرلین و ئەڵمانیا و سویسرا بۆ ئەو کوردانەی تاراوگە کە ئێمە بینن کە ئێرە بۆ بە پەنجەرەیەک بۆی کەەوە کوردستانی لێو ببینن زۆر خۆشحاڵین لەم پەنجەرەیەوە کە دنیا پڕ بۆ لە ڕێژبینی و لە نەهامەتی و ناخۆشی ئێمە لێرە جۆرە خەباتێکی ترەکەین لە گەڕامیدیا بە هاوکاری کارمەندە خۆبەخشەکانی گەڕامیدیا ئەوش خەباتی کلتور و هوەرە بۆی کام هوەرەمان بمێنێ لە خزمەتان نەبین کاک داود لە مەقامەتی گەرمیانە من نەمزە بە شارەزای من ئەوە کە بینم هەر بە سایدێکی کاک ناسڕی بینم کاگرێ بە پێم وایە گۆرانەکانی کاک ناسڕە لە ئێستا گۆرانی شێویشمان ئامادەیە تەڵەن دوای ئێمە مامەجیانی مامان پێشکەشەکات بەڵام ئەوەی کە من بینیم هەروام زانی کاک داود ئەم گۆرانیانە زیاترەڵێ حەسەن زیرەک و ماملێ و مەسەلەن زۆرتر کاک ناسڕ بەڵام گەرمیانەکەشی زۆر خۆش ئەدا کرد بەڕاستی چینی لە گۆرانێکی کاک ناسڕ لە خزمەتانە ئەو شەر مەقامی لە پێشی بەسەرەوەی من ببورن لە کەرکووکەوە بێ بۆ ئەو خزمەت ئەم ڕادیۆ جوانە ئەم مامۆستایانە حتمما بێ مەقام ناتوانانی ئەبێ مەقام بڵێ لە ڕاستێ کەرکووک وەکو هەمومان نزانین قوتابخانەی فێربوونی مەقامات ئێستاش دەسەدەسی
عمەرە درێژ تەمەند درێژ بێکە لەگەڵ ماڵی عەلی مەردانە مامۆستا نورەدین جاف و ئەو خۆشەویستانە بەڕەحمەت بێ بەڕاستی خەبیری مەقامات بەخوا ئەوانە بەڕاستی نێنێشتەوە مەقامە جوانان مادەم وایە لە مەقامی بەیەتێکەوە داخڵە بین دوایی گۆڕایی بەستەی مامەژیانی مامەیە با فەرمێ جنە لەگەڵ زەنگی شۆڕشێک کەرکووک دەبێ بە قوربانی ئێستەش چۆڕەی خوێنی لێدێ چاک نابێ زامەکەن گیانی چاک نابێ زامەکەن گیانی جنە لەگەڵ زەنگی شۆڕشێک کەرکووک دەبێ بە قوربانی ئێستەش چۆڕەی خوێنی لێدێ چۆر بم چاک نابێ زامەکان گیانی چاک نابێ زامەکان گیانی جنە شارەکەم لە تووپەت مەکەنە جنە پەروباڵی هەڵوەریوە بە ئێسکی ڕەش بە خوێنی گەشت قەڵاکەیمان هەڵچنیوە قەڵاکەیمان هەڵچنیوە جنە کەرکووک تەنها بۆ ساتێ جنە کەرکووک تەنها بۆ ساتێ گڕی ئاگرەکەت نەبینێم هەستەکەم لە دنیانیم بێتۆ بۆچی مەژینم بێتۆ بۆچی مەژینم بەندی زولفی خاوم پیر بووم ناماوە باوم بەندی زولفی خاوم پیر بووم ناماوە باوم دەم لەسەر تۆ چاوێم لەسەر تۆ دەم ناچاوێم سەرتە هاتە بووماوێم
قوربانتم دەمە خۆش بێ دەم خۆش ئەدایەکی زۆر جوانەکرد لە مەقامەکەیە یەکسەر لە خواربان نووسی بزانە ناتوانێت مەقامێکی هابەمان پێشکەشکاتە بە مۆسیقاوە بێ مۆسیقا بێ کاک ڕەحمانی حاجڕەحیمی پێنجۆین لە بەرلینەوە داوا کردووە و کاکە هێرش ئەمیدێرشی برای گەورە خۆشەویستمان بە ڕێوەبەری ئیدارەی گەڕیان میدیا لەسڵا و ڕادیۆی گەڕیان کە خۆبەخشانە دایم لە خزمەت ئەم گۆرانی بێژەنیار و جوانانە هیوای لێساغی و تەندروستی باش بۆ هەموو لایەکە خوازم ئێمە شیوای تەندروستی باش بوو مامە هێرشیانە خوازین ماوەیەک بوو تەندروستی باش نەبوو لێمان دابڕابوو شێخبوران هەڵێ دەستان خۆش بێ هەر بژین سەرکەوتوو بن دەستخۆشی بۆ کاک دەزا کاک ڕەحمانی حاجڕەحیم پێنجێنەڵێ دەستان خۆش بێ مامە بوران هەڵەسا بۆ کەرکووک دەستان خۆش قەڵابەرزەکەی مام بەڕاستی کەرکووکەوەنە پیرۆزە هەرچێکی بۆ بڵێن چەند گۆرانی بە باڵەیە بڵێن هێشتا کەمە مامە داود لەگەڵ هابەیە ئەوەی کە داوایان کردەوە لە مەنهەجەکەیان نەبوو ئێمە دووسێ گۆرانی حەسەن زیرەک و گۆرایی ترمانەوە ئەتوانی ئەو فەرمووی هابەیەکمان پێش لبلنينم صادتم على النسورة جدي جليل السورة يا زوج خرج المادخ زمعت هبل النسورة هبل النسورة لبلنينم ددنينم بشنينم لبلنينم لبلنينم يندم بشاس آل النان قراد أول النان ديما شد من تجمزن قرداشخ أول النان قرداشخ أول النان جنى لقنجاني كركوك ومصرام برسي جنى لقنجاني كركوك ومصرام برسي ايوه بو زلتان رشنيا بيمبلين خوريات لدويها بقيمتي تيا قيمتي تيا قيمتي تيا بابا الله يبارزل بس ينيتعرض بابا الله يبارزل بس ينيتعرض ما قرئ وراك عليه تربك عمسي ما قرئ وراك عليه تربك عمسي
ددام 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 ey xanadansız kuş gelmez xanadansız dünya alem bilir evvelden üstad xanadansız evvelden üstad xanadansız لبلنينم ددنينم ددنينم بشنينم لبلنينم دجيبو بيزين بنزل بيدازين دجيبو بيزين بنزل بيدازين تاكو دي تواليمو مينم تكاتين تاكودي تواخلو ميلم تكاتي دعين ميليمو ديمو كاركوشي دعين موليمو ديمو كاركوشي عمير شون نمرم عبشو توب بن بابوشي یاخوا بەخێر بینەوە بە قەولی خۆتانڵە وارۆڵ وارۆڵ ئەوەی کە شۆڤینەکان تێچین ئەوەی کە نەتەوە پەرستە شۆڤینە پیسەکان کەیانوێ بینی برایەتی نەتەوەکان تێک بن کە چەند ساڵە کەرکک شوێنی ئاشتی و تەباوی پێکەوە ژیان بۆ سەیری پێیان سێمەوت ئاخە سێمە جانێکی ببوور قسەکەت ئەبڕم ئەوە ئەگەر تورکمانەکەت باش بێ کەلیمەیەکم وتم چەند ساڵە ئێمە برادرین ئستەنیە کۆنە برا و کەسی بەرن بێکەوە مەبەسم ئەو کەلیمە بوو ئەوە من هەموو هونەرمەندە تورکمانەکان زۆر برادر من هەمویان ماوەسا شاب هەمووتان تەبانیەوە هونەرمەندەکان هیچ کێشەیەکیان نییە ماوەسا شاب حەسەن نەجار ماوەسا حەربی کەمانزە پەیامی هونەر ئەوەیە ئیسماعیل نەقاش ئێمە گەعداکەین معدل بەیەکەوە پەیامی هونەر شەرقی ئاوا ئەگلەنجەوە ئەگلەنجە ئەوەی ئەوان ئەگلەنجەیە ئەگلەنجە و مەقامات و یا گەعدە یا دانیشتن ئەمان بۆچی بۆ شەڕە مەقامات بووە لەوێ هەر هەمویان بوون بە ئوستازی مەقاماتی قۆریات و ئەو مەقامانە لە چییە لەم دانیشتانەیە منافەسەی ئەو کاتە نەتەوە پەرستی و شەڕ و لە ڕێوەجری کوردی لە بەرابێ لەی بن و یا لە سەروی عەگاڵی بەسەر ئەو شتانە نەبووە لەسەر مەقامات شەڕیان بۆمان پێیانتە شەڕە مەقامات دانیشتون چێ بیباتەوە چێ مهم بێ چێ لەوێ بەڕاستی تووشیش کەسە بێ کە شارەزانە بێ گومانیتیان ئەمە ئەرچی هونەرمەند دەبێت ژیان جوان بکەن نەک بنزیم کا بە ئاگرەکە ئاگر خۆش بکە بەڕاستی زۆر ڕاست من دەمە خۆش بێ زۆر دڵم خۆش بوو ئەوە کاکە بورهان و کاکە هێرش و خات و سەیران شەریفی سەیرانی زۆر بەتوانای ڕادیۆ سێمانی هەموو چەکە گوڵیان بناردووی خۆیان هەموو شتێکن سەربەرز لە بیدایەتی کە دانیشتین تەبقەیەکی نزمەوەتی من ئەوە ئەڵێم و دوایی من و کاکە ڕەزا سەرمانێشەوە بلەگە کاکە ڕێبارەکەکە ئەو دەنگە جوانە بۆ ناکەیتەوە ڕێبار ئەو تەبقە جوانە بۆ بەکارنێ وەڵام من لێرەوە داوای لێبوون نەکەم کە ئەوە بوو ئەم شەو پەیوەندیمان بە یەکەوە کرد هیچ شتێکم ئامادە نەبوو ئێمە زۆر دەمێکە قەرزاییتەوە لەبەر ئەندامی خۆمانی ئەندامی کۆمەڵی هونەری بیری ئەندامی کارایە بەڕاستی ئەمە زۆر دواکەوت ئەوە سەروەرکۆیی شار گوڵ و دڵی بەناردوویت و نووسێتی داوە جێژوانی سڵای بەناردووی قوربانتم مەمنون.
دەمێک ساقی دەمت بێنە و دەخیلی چاوەکانت بم دەمێک ساقی دەمت بێنە و دەخیلی چاوەکانت بم عزيزكم عزيزكم جنتاكو زحيل بوم فرابير نبوم تاكو زوان بوم فرابير نبوم عم كيد راوي بس سونا جرنبو ما جنتاكو زحيل بوم فرابير نبوم دم كذ راوي باز سونا جير نبوم يساك القلب من دقرم سونا صلدكن طاب مرم لدعوي كونا عيلة من كوياري يا كويار خاص كوياري يا شي كوياري يا كويار خاص كوياري يا شي دم ترولي وعلي ضرب حازم ياري يا شي دم ترولي وعلي ضرب
خەڵکان پێی شاد بوون ئەی وەی وەی ئەمێن ژێرازە ڕایۆ خەڵکان پێی شاد بوون ئەی هاوار ئەمێن ژێرازە ڕایۆ عزيزك يا من مان سنجي باقي كسرى يا يرلاني زقي بغدايا سنجي باقي بغدايا يرلاني زقي أولايا بيم قد آويزاني بيام لزدهر لا ويدايا بومبولين ختايا تختي سيني شن تختايا بومبولين رمايا اوصل بغداد زور قرمايا بدل حازين داكايا غريب من داك مشرمايا فربدل حازم ليا غريب من ذاك مشرمايا فمن أمان براكيبا بمنا لسليماني باري أبويا مصري شاوم شورتايا لسليماني باري أبويا مصري شاوم شورتايا ليلة برجلول تفر بويا حسن شورا يددايا ليلة برجلول تفر بويا جزوان شورا يددايا بومبولين رمايا اوصل بغداد زور قرمايا بومبولين رمايا اوصل بغداد زور قرمايا بدل حازين ذاك ايام قريب ذاك ابشر یاخوا بەخێر بێتەوە یاخوا بەخێر بێنە هەمووتان ئەمەیەکەڵەن دەرچوی قوتابخانەکەی مەقاماتی کوردستان کە کەرکووکە بزانە لە هەموو شێوەکانە خوێنێت مەسەلەن مەقامات قۆریات خۆشی پێشەوەی بێنە بەرنامەکەەوە بیسەران و بینەرانی خۆشەویست کاکە داوت جێژوانی بە منیەوت مەقامی ئەمەیان سێگایە ئەمەیان بەیاتە ئەمەیانم حیجازە مەعەجەمە یعنی شارەزایەکەی بۆ شێوەیە لەگەر ڕێزمە ینی بۆ هەندێک هونەرمەند کە دەنگی زۆر خۆشە بەڵام هەوڵ نایە خۆی فێری مەقاماتکە بەڕاستی کارەساتە کە تۆ هونەرمەند بێگەر مەقامەکان نەزانی زۆر کێشەیە هیوادارم کەرکوو گەونەی تر ئاوەدان بێ ماڵی مەقاماتی عەلیمەردان ماڵەکەی سەڵاح داودا ماڵەکەی شکر خەیات ئەو مەڵبەندە هەر ئاوەدان بێت و ئەم دەنگە خۆشانێر تیا بمێنێ
منی چونەوە دیاری بەرنامە گۆرانێکی گەڕیانە کە لەسەر مەقامی سێگایە تایبەتە بە گەڕامیدیا پێشکەشمانیەکە لەگەڵ یا من ئەمەیە سوپاسی یەک بێکی ئامادەبووان بکەم لە کاکە ڕێوارەوە بۆ کاکە ڕەزای کەمان و کاکە ئالان و سوپاسی زیاتر و تایبەترم بۆ کاکە داوود جێژوانی کاک داوود بەخێر چی تەیە بۆ بینەران و بیسەرانی گەڕیان بۆ خەڵکی کەرکووکی خۆشەویست بۆ خەڵکی سلێمانی کە زۆر هاوسۆز بینەکەتان مەمنونم بەڕاستی پێش ئەوەی باسی ئەو هۆنەرە بکەین خەڵکی سلێمانی خەڵکی هەموو کوردستان وەک ئێمە خەمخۆری کەرکووک بوون من لێرەوە دەستیمان و بوونیان دەکوشم چاوەکانیان ماچەکەم بچووکیتانەکەین بەڕاستی ئێوە پاڵپشتی کەرکووکن سڵاو لە هەموو تاچێکی کورد سڵاو لە خەڵکی بەشەرەفی سەربەرزی کەرکووک بەڕاستی نوانیان کە کەرکووک کوردستانیە هەمیشە ئێوە ئەو گروپی ئێوە پاڵپشتی ئێمە بوون هاتن ئەو نزیکەوە شاید حاڵی ئەوەین بۆ کەرکووک پاڵپشتی کەرکووک زۆر زۆر سپاسەکەم لێرەشەوە من دەستخۆشی لە تاکتاکی ئەم مامۆسایانە دەکەم ئەم ماڵە جوانە هەر ئاوا بێ بەڕاستی بۆ نومەرامێکی نازان بڵێم چۆن مەولەوی لێ دێ مامۆسا زیرێکی لێ دێ مامۆسا ماملێ لێ دێ سڵاح داودەی لێ دێ مامۆسا شکر خەیاتی لێ دێ ئەمانە بەڕاستی ئەتوانم بڵێم قوتابخانەیەکە قوتابخانەی ئەمە قوتابخانەی مەقامە قوتابخانەی گەڕیانە دەستخۆشی لە جەناب دەکەم من هەمیشە لە ڕێی هونەرەوە خزمەت بە هونەرەکە مەکەم تا سەر ئێسقان لێرەوە من چاوی یەکە بە یەکەی بینەران و بیسەران ماچەکەم خۆشەویستن بچووشتانەکەم منش لای خۆمەوە سپاسی کارمەندە ماندوو ناسەکانی پشتی کامێرە کاکە ڕێباز کاک بورهان کاکە دیاری مامە هێرش یەک بەیەکیانەکەم کە ماندوو لەگەمانە سپاسانەکەم ئەچینە لای دیاری بەرنامە کە گۆرانێکی گەڕیانە مەپرسن بۆ کوشوماتم سڵاو لە شکورگەمبان مامۆسای گەنە قەت لێم مەپرسن بۆ کوشوماتم
جنبو متبشي لبسر هاتم ايدا ديدا 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 جنا قد لما برسن بواك وشماتم امشوا بو متبشي لبسر هاتم جنا كبيدا ابن لقى الخوم ادويم كش ابن بطور شاوم ظلم جم ما يزالم ما يزالم واجيانا جنا من لشي وانشوي ليلى جنا من لشي وانشوي ليلى يا رسير سوداي خوي لو سوداي بازاري قرمة يار بجي يشتمو رئيس وجناف ديدا 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 جلر أخلرم بشاغرم أخننا أي بلام جلر أخلرم بشاغرم أخننا سحر ولي سزلرم بس أزمق أخننا أمن إيدام صار خديزم فلاج هالطي مزيج يشيل قايات صلنا في العبال دوسم مجبورا منسانا في العبال دوسم والله مجبورا منسانا قريان صلاو لمامون ساكان صلاو لسليماني سربر صلاو لخاچی كردستان صلاو لروجهالات جلا جردو بالشيسان يلو دخسو دشيسان جلا جردو بالشيسان يلا دخسو دشيسان بعالم سوى لسانه إمام عباس خشيسان